بەغدا مەرجێکی قورس بۆ حکوومەتی هەرێم بۆ دووبارە دەستپێکردنەوەی فرۆشتنی نەوت دادەنێت. کاتی بڕیاردانی بەغدا لەسەر موچەی مانگی 12 ئاشکرا دەبێت و راپۆرتێکیش دەدرێتە تەیف سامی. بەیانی دووەم دانیشتن لەگەڵ ئۆجەلان بڵاو کرایەوە و چەند وردەکاریەکیش ئاشکرا دەبن. ئەحمەد فتلاوی نوێنەری حکوومەتی عێراق لە ئەنجومەنی نوێنەران لا نووسراوێکدا کە ئاراستەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی کردووە ڕایگەیاندووە بەو شێوازە هەموارێک کە باز لە زیادکردنی خەرجی بەرەمهێنانی نەوتی هەرێم بۆ 16 دۆلار دەکرێت زیانی داهاتی بە خەزێنەی حکوومەت دەگەێنێت و پشتیوانی ناکەین. دەژڵێت ئەگەر بەنیازن هەموارەکە بکەن پێویستە بەو شێوەیە لێ بکرێت تەواوی داهاتەکانی نەوت و پێکاتەکانی و غازی ناوەخۆ و دەرەوە بە تەواوەتی ڕادەستی خەزێنەی گشتی بکرێت بەبێ هیچ لێبڕینێ. باگوێرەی ئەو ڕێ شوێنانەی لە ناوچەکانی تری عێراق دەگرێتە بەر نرخی تێچوو لەسەر بنەمای هەڵسەنگاندنێکی دادپەروەرانە دەستنیشان بکرێت. بەپێی لێدوانەکان ئەگەر بەو شێوەیە بێت ئەم ساڵیش پرۆسەی دووبارە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە ڕێی بۆڕی شکست دەهێنێت و فرۆشتنی قاچاقی نەوت بەردەوام دەبێت. باگوێرەی زانیاریەکان ئەو لیژنەیەی وەزارەتی دارایی عێراق کە سەردانی هەولێری کرد ئەمڕۆ گەڕامنەتەوە بەغدا. راپۆرتێکیان لەبارەی موچەی هەر 12 مانگی ئەم ساڵی فەرمانبەرانی هەرێم ئامادە کردووە. دوای وردبینیکردنی لەلایەن تەیف سامیەوە راپۆرتەکە دەخرێتە بەردەم سوودانی و ئەویش بڕیار لەبارەی ناردنی موچەکانی ئەم ساڵ دەدات. هاوکات بڕیار وایە ناوەڕاستی هەفتەی داهاتوو شاندێکی دیکەی حکوومەتی هەرێم سەرۆکایەتی ئاوات شێخ جەناب لەبارەی موچەی ئەم ساڵی فەرمانبەرانی هەرێم سەردانی بەغدا بکاتەوە. جێی باسا دوای بینینی راپۆرتەکەی شاندەکەی وەزارەتی دارایی عێراق بڕیار وایە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق بڕیاری ناردنیان لە ناردنی موچەی مانگی 12 موچەخۆرانی هەرێم بدات. شاندەکەی دەم پارتی بۆ ئیمراڵی ڕایگەیان واگلیژنەی ئیمراڵی دەم پارتی لە 22 کانونی دووەمی 2025 لە دوورگەی ئیمراڵی چاوپێکەوتنمان لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەنجامدا. لیژنەکە دەژڵێت لیژنەکەمان زانیاری پێویستی دەربارەی چاوپێکەوتنەکەمان بە بەڕێز ئۆجەلاندا دواتریش بەیاننامەی پێویست بۆ ڕایگشتی بڵاو دەکرێتەوە. هەندێک سەرچاوەی میدیایی تورکیا ئاماژە بەوە دەکەن بەرەو پێشچوونی بەرچاو لە گفتوگۆکان لەگەڵ ئیمراڵی هەیە تا ئاستی ڕێکەوتن بۆ دانانی چەک و جێگیرکردنی مافی کورد لە دەستوری نوێی تورکیا. پێشتریش قەندیل ئامادەی بۆ پابەندبوون بە بڕیاری عەبدوڵڵا ئۆجەلان دەربڕیوە.